بەڕێز علی ساحب شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە سەبارەت بەمە لەگەڵمانە بێت. کاک علی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. لەمەوەی ڕابردوودا حەیدەر حەنون کۆنفرانسی زۆری کرد لەبارەی گەندەڵیەوە قسەی زۆر کرد. ئەم گۆڕانکاریە ئیستا خۆشی گرتوتەوە، پلەی بەرزکراوەتەوە یاخود لا دراوە. گوێتان لێمە؟ بەڵێ. يعني أنا ما سمعت السؤال بس ممكن أجاوب. دووبارە بکەیتەوە پرسیارەکەت. کاک علی لە ماوەی ڕابردوودا حەیدەر حەنون کۆنفرانسی زۆری کرد لەبارەی گەندەڵیەوە قسەی زۆر کرد. ئەم گۆڕانکاریە چییە ئێستا خۆشی گرتوتەوە؟ پلەی بەرزکراوەتەوە یاخود لا دراوە؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی کوردستان 24ریش ئەوەی کە پەیوەستە بە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانەوە پیرۆزباییتان لێکەم بۆ ئەو پرۆسە سەرکەوتوانەی بەڕێوەتان برد. بەڕاستی کارنەڤاڵێکی جوانی دیموکراسی بوو. هیوام وایە براکانم لە هەرێمی کوردستان سەرکەوتوو بن بۆ ئەوەی کە هەرێمەکە زیاتر بەرەو پێشەوە بچێت و زیاتر بگەشێتەوە. ئەو ڕێژەی دەنگدانی بەشداری کرد لە هەرێمی کوردستان نیشانەی دیموکراسیەت و نیشانەی تێگەشتنی خەڵکە لە دیموکراسیەت. لە ڕاستیدا ئەوەی کە پێویستە بە پرسیارەکەتەوە کۆمەڵێکی زۆر دۆسەی گەندەڵیمان هەیە لە ناوخۆی عێراقدا کە بەشێک لە سەرکردایەتە سیاسیەکان و لە ناویشیاندا حەیدەر حەنون ئاشکرایان کردوون، بەڵام بەداخێکی زۆرەوە گەندەڵی لە عێراق گەندەڵیەکی حکومیە چوەتە ناو ڕەگی حکوومەتەوە. واتە بە لایەنێکی دیکە پێێتەوە بڵێم کە حکوومەت خۆی بەشێکە لە گەندەڵی، هەر لەبەر ئەوە گەیشتن بە گەندەڵکاران لە حکوومەتدا زۆر قورسە، بربەست بۆ دروست دەکەن، کێشت بۆ دروست دەکەن. هەر کەسێکیش ئەو کێشیان بۆ دروست بکات. ئەم هەموو گەندەڵیە چۆن چارەسەرکرێ؟ ئەو گەندەڵی لە حکوومەتە هەیە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە سەرجەم ڕۆکانی ترەوە چۆن چارەسەرکرێ؟ بەڵێ کێشەی گەندەڵی بەڕێزەکەم هەرگیز حەل نابێت لە عێراقا. کێشەی گەندەڵی هەتای ئەمێنێت، چونکە دەوڵەت خۆی بەشێکە لە گەندەڵی، دامەزراوەکان بەشێکن لە گەندەڵی، تەنانەت فەرماندە سەربازیەکانیش بەشێکن لە گەندەڵی. لەلایەکی دیکەوە ئێمە ناتوانین گەندەڵکاران دەستگیر بکەین چونکە فەرماندەن، چونکە دەسەڵاتیان هەیە، چونکە چەکداریان هەیە. ئەو یاسایی کە پێی دەوترێت یاسای من ئەینە لە کەهادا یاخود ئەو پارەت لە کێوهێناوەی جێبەجێ ناکرێت. ئەگەر ئەو یاسایە جێبەجێ بکرێت ئێمە ئەو سەرکردانەی کە دەیانبینین لە شاشەکانەوە زۆر دەردەکەون یەکسەر دەستگیر دەکرێن، دەخنە نەژێر چاودێری و لێپرسینەوە لەگەڵ دەکرێت. ئێمە پێویستمان بە گۆڕانکاریە لە استراتیژی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. ئێمە پێویستمان بەوەیە کە تەنها یەخەی کارمەندی بچووک نەگرین، ئێمە پێویستمان بە لێپرسینەوەی لەگەڵ بەرپرسە باڵاکان ئەوانەی کە تێوەک لەون لە گەندەڵی، چونکە ئەو پارە گەورەی کە لە دارایی گشتی دزراوە ینی خەیاڵیە پێشببینی نەکراوە، ئەمە بە کەسی ئاسایی ناکرێت، ئەمە بە بەرپرسی باڵا دەکرێت. ئێمە پێمان وایە کە گەندەڵی چوەتە ناو چاوی عێراقەوە. گەندەڵی هەروەکو ئەوەی ئێستا هەیە بەردەوام دەمێنێت ئەگەر ئێمە استراتیژەکەمان بۆ ئەم ڕوبەڕووبوونێم دیاردێ نەگۆڕین. باشە، ئەم گۆڕانکارەی لە پۆستەکەی حەیدەر حەنون کراوە بۆ ئەوەی دۆسی گەندەڵی باشتر چارەسەر بکریان ڕێگریە لێ. بەڵێ حەیدەر حەنون لەم ماوەی دوایدا کەوتو بۆ ناو کۆمەڵێک ناکۆکیەوە لەگەڵ ئەنجومەنی باڵای دادوەری. هەروەها یەکێک بوو لەو کەسانەی کە تۆمەتبار کرابوو بە گەندەڵی، دواتریش فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچوو، تەنانەت تۆماری دەنگیشی بڵاو کرایەوە کە حەیدەر حەنون تۆمەتبارە بە گەندەڵی جا، بەڵام دڵنیانین ئایا ئەو تۆمارە دەنگیە ئەوە یاخود نا. دواتریش سەرۆکوەزیران دەست لە کارکێشانەوەکەی قبوڵ کرد و کردی بە ڕاوێژکار لە وەزارەتی داد. لەلایەکی دیکەوە ئێمە هێشتا لەو دۆخەدا دەسوڕێینەوە کە گەندەڵی لە عێراق لە هەموو گەندەڵیەکانی دیکەی جیهان جیاوازە، چونکە
دەسەڵاتداران لە دەروی دەوڵەت نین، دەسەڵاتداران لەناو خۆی دەوڵەتن، دەسەڵاتداران لەناو خۆی حکوومەتن، دەسەڵاتداران پۆگە و پۆستیان هەیە، توانایەیان هەیە کە شتی زۆر گەورە بکەن. هەر لەبەر ئەوە هیچ کەسێک نەک حەیدەر حەنون هیچ کەسێک ناتوانێت لێکۆڵینەوەی بکەن. زۆر باشە، ینی بۆچی لە عێراق کەس لەسەر پرسی گەندەڵی لێپرسینەوەی لێ ناکرێ؟ ینی ئێستا دۆسیە هەیە، دۆسی زۆر گەورەیە کە توانم بڵێم هەمووی عێراق زەرری لێ کردووە، کەس لەسەر ئەو پرسە دەستگیر ناکرێت لە کاتێک ئازاری کێیە و پێویست ڕەنگە بە لێکۆڵینەوەش نەکا و دۆسیەکان زۆر دیارن، دۆسی گەورەیە گەندەڵیەکە بە شێوەیە کە ئێستا زۆر ئاشکرایە، هەموو تاکیی عێراقی زانێت کێ گەندەڵیەکە کێ نایکات. کەواتە دادگا بۆ چییە؟ دەستی نەزەها بۆ چییە؟ بۆچی لێپرسینەوەیان لەگەڵانە؟ ئەو پارەی کە لە بەڵێ ئەو پارەی کە لە خەزیانەی عێراق دزراوە بەشی ئەوە دەکات کە تۆ چەند جارێک عێراق ئاوەدان بکەیتەوە، چەند جارێک عێراق دروست بکەیتەوە، بەڵام وەکوتم ناتوانن گەندەڵکاران دەستگیر بکرێن، چونکە ئەوان سەرکردەی حیز بن، سەرکردەی فراکسیۆنن، کەسایەتی زۆر بەرزن، لەناو وەزارەتەکاندا دەسەڵاتیان هەیە، کاریگەریان هەیە لەسەر دەوڵەت. هەر لەبەرەوە من پێم وایە کە ئەو ئۆپراسیۆنانی کە ناونرا ئۆپراسیۆنی گەندەڵی ناتوانرێت وەکو خۆی جێبەجێ بکرێت، ناتوانرێت گەندەڵکاران بانگ بکرێت بۆ لێپرسینەوە. لەلایەکی دیکەشەوە سەرباری ئەوەی بەرپرسان تۆمەتی زۆر گەوریان لەسرە، بەڵام کەس ناتوانێت یاخود لە گوڵ کاڵتریان پێ بڵێت. ئێستا گەندەڵی چۆتە ناواخەنی حکوومەتەوە، ئەو پارەی دەدزرێت کەس نازانێت بۆ کوێ دەچێتە گیرفانی بەرپرسە گەندەڵەکانەوە. باشە، کەواتە چارەسەری گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵات لە عێراق ئەبێت چی بێ و چۆن بێ؟ تاوەکو ئێستا ئەو چارەسەرێک کە خراوەتە ڕووبۆ گەندەڵی بەپێی پێویست نەبووە، کێشەی زۆر گەورەی هەیە. تاوەکو ئێستەیش یەک کەسی گەورە لە بەرپرسانی باڵا دەستگیر نەخراونەتە زیندانەوە کە دزیان کردووە، کە گەندەڵیان کردووە. تەنانەت کەسایەتیمان هەبووە کە زۆر گفتوگۆی لەسەر بووە، زۆر گومانی لەسەر بووە، وەکو نورزوهەیر کە بەرپرس بوو لە دزی سەدا، دواتر دەستگیرکا و ئازاد کرا. ئەمە پێمان دەڵێت کە سیاسەتی عێراق لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی زۆر لاوازە. یاسایەک هەیە لە گەندەڵیدا کە دەڵێت دزەکان یەکتری ڕزگار دەکەن، هەر کەسێک تووشی لێپرسینەوە بێت گەندەڵەکانی تر یارمەتی دەدەن و دەری دەکەن لە وڵات، بۆ ئەوی ئەوانی تری شتێەوە نەگلێن. بەداخەوە ئێمە نەمانتوانیوە یەک حاڵەتیش ببینین کە بەرپرسی باڵا تۆمەتباری باڵا دزی کرد بێت و دواتر دەستگیر کرا بێت. ئێمە لە بۆشاییەکدا دەژین، پێی دەوترێت بۆشایی نەبوونی دەوڵەتی ڕاستەقینە، بۆشایی نەبوونی دامەزراوە، ینی خزمەتگوزاری زۆر خراپە، چونکە ئەو پارەی بۆ خزمەتگوزاری خەرج دەکرێت دەچێتە گیرفانی گەندەڵکارانەوە. هێشتا ئێمەش کۆمەڵێکی زۆر کێشەی خزمەتگوزاری زۆر سەرەتاییمان هەیە، بەڵام دەبینی گەندەڵی زۆر زیاتری کردووە، پارەی گەندەڵەکان زیاتر بووە. ئەو پارەی بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت و باشمەینەت تەرخان دەکرێت دەچێتە گیرفانی گەندەڵەکانەوە. باشە کاک عەلی، ئەی دادگا و داواکاری گشتی لە عێراق بۆ چییە؟ تۆ دادگا دێ داواکاری گشتیت هەیە، بۆچی دادگا و داواکاری گشتی لە عێراقا دادگاکان ڕۆڵی خۆیان ناگێڕن؟ بەڵێ شتی یەکەم ئەوەیە کە ئەگەر دۆسیەکە بچێتە دادگا کاتێکی زۆری پێدەچێت، واتە شتەکە دەبێت بە ڕۆتینی. ئێمە کێشەی ئەومان هەیە گەندەڵی بەپەلە چارەسەر ناکەین، پێویستمان بۆەیە کە هەنگاوی بەپەلە بنین. ئەگەر تۆ دۆسیەکە بنێریتە دادگا، بۆ نمونە دۆسی بەرتیل وەرگرتنەیە، دۆسی سپیکردنەوەی پارەت هەیە، دەیبێتە دادگا کاتێکی زۆری پێدەچێت تا یەکلایی دەبێتەوە. تەنانەت ڕەنگە هەندێک ساڵیشی پێ بچێت تا ئەو دۆسیە بە تەواو یەکلایی دەبێتەوە. ئێمە ئەگەر بمانەوە بەسەر گەندەڵیدا سەر بکەوین، پێویستمان بۆی هەیکەلی دەوڵەت دابڕێژینەوە، هەیکەلی ئەو کەسانە دابڕێژینەوە کە هەڵدەستن بە ڕوبەڕوونەی گەندەڵی. پێویستمان بە لێکۆڵینەوەی بەپەلەیە لەو کەسانەی کە تووشی گەندەڵی بوون، لەو کەسانی کە سەرەت و سامانی گشتیان دزیوە. لەلایەکی دیکەشەوە دەبینین ڕێکارەکان لە پشتی مێزەکان یاخۆ لە ژوورە تاریکەکانەوە لەگەڵ گەندەکارانە بەڕێوە دەچن. ئەمە جواتە چی؟ واتە تۆ دەچیتە ژووری تاریک، مەجای بەرتیلت هەیە، مەجای دواخستنت هەیە، مەجای ئەوەش تەنانەت ڕزگاری بێ لە یاسا. واتە ئێمە بەم شێوەیە کە ئێستا هەیە ناتوانین بەسەر گەندەڵیدا سەر بکەین و ئەو پارەش دژراوە بیگەڕینەوە.
بەڕێز علی ساحب شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵ مابووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستە.